ڕێژەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە سووران تقریبان گەیشتە نزیکەی 230 کەس زیاتر لە 150 کەسیان چاکتر بوون چابوونەوە بێگزاری بەڵام بەداخەوە لەو ماوەیدا ڕێژەکە بەردەوامە هەموو ئەوانەی تووشش بوونە زیاتر بەرکەوتنە یعنی ئەو کەسانە کە خۆیان ناپاراستووە زۆر جارەمە تووشی ئەشکالێکی بن بەڕاستی لەوەی کە خەڵک پێی وایە دڵسۆزێت بۆ خزمەتی کە تووشی نەخۆشی کۆرۆنابی ئەوە بی کە بچی بەسەری بکەوێ و لێ پرسی نازانی ئەوە ڕاستەوخۆ ئەو بەرکەوتەی ئەبیتەمایی نەخۆشبوونی زیاتر و بڵاوبوونەوەی زیاتر بۆیە بەڕاستی ئەو ژمارانەی کەمە ڕۆژانە ناچارین بۆ هوشیارکردنەوەی خەڵکی بۆ پێشاندانی ڕێژەی مەترسی نەخۆشیەکە بڵاوەکەینەوە ناچارین بە خەڵک برین کە وەزعەکە باش نییە ئەمانەی هوشیاریان بکەینەوە بەشداری بکەن لەوەی کە خۆپارێزی زیاترکەن چونکە هیچ ڕێگایەک لە پێشەمەنیە غێری خۆپارێزی نییە خۆپارێزی نەبی بۆیە ئەو حاڵەتانەی کە دەریشکەوتنت تەکی دەکەینەوە کە هەمووی لە بەرکەوتەکانە لە مەسائلی کۆمەڵایەتی لە تازیە لە بەسەرکردنەوەکان لە کۆبوونەوەی فراوان لیتکە ئەوەی ئێمە لەژێر چاودێریمەدایە لەژێر چاودێری هێزەکانی ئەمنیدایە لە بازار و زۆر باشین بەڵام ئەوەی کە تووشە بێ زۆرترین ئەو کەسانەکە لە ماڵەوەنیان پابندین بە خەڵکییان بەرکەوتە بووە ناچار نێسا دووبارە بەوانیش بڕێنەوە کە ئەگەر پابندی نەبێت لەمە دووە ئەو ڤایرۆسە لە ناو هەموو کوچە کۆڵانەکانی شاری مەدا هەیە و لە بەدەرکەی هەموو ماڵشدایە لە ناو قەرباڵغیدا هەیە ئەبێ مشارەکە بکەن لە خۆپاراستی و بەرپرسیارەتی خۆپاراستنی خۆتان بە خۆتان هەڵبگرن.